سڵاوتان لەبێت بینەرانی دیمەن تیڤ من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە بێگومان دووبارە گەڕاینەوە بە فامیلی مۆڵ ئەمڕۆ بزانین چی هەیە لە ناو فامیلی مۆڵ چی ئەگوزارێ با پێکەوە بڕۆین بینەر بین. سڵاوت لەبێت. سەلاو دادەکەیان. زۆر سپاس بەخێراتی بۆ فامیلی مۆڵ. سپاس دەکەم زۆر سپاس شوێنێکی زۆر خۆشە دەستیەوە خۆش بێ. زۆر سپاس دەستی تۆش خۆش بێ لەکوێوە هاتووی؟ ئەمە لە ئوسترالیا هاتووینە. ئوسترالیا گەڕاویتەوە بۆ کوردستان. وەڵا هاتووینەتەوە ئێرە ئەمە خەڵکی کوردستانی ئێرانین. یاخوا بەخێر. خەڵکی نەغەدەی شاری نەغەدا. ئیدی حەزمان لێ بوو بین ئێرە کوردستانمان نەبینیم و زۆرمان پێخۆش بوو بێن ببینیم بزانین چۆنە. ئەم جارتە کوردستان نەبینی هەولێر؟ دێم و زۆریش خۆشە بەڕاستی زۆر بەلاتەوە چ شتێکی زۆر سەرنجڕاکێشە؟ ڕاستەکە دەبێ تەبیعەتێکی خۆشیە خەڵکەکە زۆر خەڵکێکی باشن زۆر فرێنلینە زۆر مهمان دۆستن میوان دۆستن زۆر پاک و خاوێنە ئەمنیەت زۆرە ئەمنیەتەکە زۆر باشە زۆر حەز لە ئەمنیەتەکەیە زۆر باشە. ئەوە خاتوونی تۆیە ونیە هاوسەرتە باشە تۆ چۆنی؟ ممنون بە قوربان خۆت باشیش کورس سڵامەتی باش. ناوی تۆ چییە؟ شەیدا. شەیدا؟ شەیدا خان چۆنە سەردانی کوردستانتان کردووە؟ چ شتێکی ئێرە زۆر سەرنجڕاکێشە بەلای تۆوە؟ وەلا ئەو ساڵ قەرارماندانە باکووانیش بێنە ئێرە ئیدی لێرێکتر ملاقاتکەین دوای حوت ساڵان تقریبان بەڵێ هەولێرمان انتخاب کردیەوە تقریبان مانگێکە لێرێنە زۆر شارێکی خۆش واقعاً سورپرایز بووین زۆر پاک و خاوێن خۆش جگای های خۆشیە فامیلی مۆڵ زۆر خۆش پێ بەجاری سێڤمە هاتوین زۆرمان پێ خۆش بوو هەموو شتێکی لەم ئێمە خۆشحاڵ بووین ئیشەڵڵا بە هیوای دووبارە سەردانیکردنەوەتان ئیشەڵڵا حتمەن زۆر هەولێر شارێکی خۆش بوو زۆرمان پێ خۆش بوو شتێکی هەولێر زۆر سەرنجڕاکێش بوو بەلای تۆ لەو مودەیەکە هاتوویەوە سەرنج هەولێر چۆن پێم خۆش بێ زۆر لوکس و خۆش بوو بۆیە زۆرم پێ خۆش بوو وەکو دوبای بوو دوبایەکی چکۆلا بەڵێ هەولێری وەکو دوبەیەکی بچکۆلانە دێتە پێش چاو باشە ئێوە چەند ساڵ هاوسەرن؟ ئەمە 15 ساڵ 16 ساڵ بەڵێ لە مودەی ئەو 16 ساڵەیە چ شتێکی خۆش هەبووە بەسەرتان هاتبێ بۆ منی بگەڕنەوە؟ وەڵام بوون هەمووی خۆش بووەغەنا ژیانی خۆش بوو بەڵێ چەند منداڵتەیە؟ دوو کوڕمان هەیە یاخوا خۆی گەورە لێتان دەستێنێ چۆنن ئێوە بۆ نهاتنە ئێرە وەرە ئەوەیە ناوی ئاریایە ئاریا دیاکۆ کو ئەوەی تریان ماشەڵڵا وەرە بزانم یەکم شای کورد ناومان ناوە دیاکۆ بسوڕێ بۆ کامێرە چۆنیت؟ باشیت؟ بەڵێ کوردیەکەت باشە ونیە کوردیەکان باشە کوردی نازانێ ئاریا ئازانێ بەڵام دیاکۆ دێتە وەرە لای منەوە وەرە بزانم چۆنیت؟ باشیت؟ چ شتێکی کوردستان سەرنجڕاکێش بوو بەلای تۆوە؟ چ شتێکی کوردستان پێ خۆش بوو؟ هەموو شتێک چ شتێک بەتایبەت؟ نازانم هەموو کەس نازانم باشە وەرە کێشە نییە باشە تۆ لە پۆلی چەنی؟ ساڵی چەند دەرسە خوێنی؟ 8 لە پۆلی 8 ماشەڵڵا تەمەنت درێژ بە ئیشەڵڵا کە حەزەکەی لەوە گەورەتر و لەوە قۆستر و لەوە جوانتر بیبی بەچی لە داهاتوو؟ What would you like to do for future? You're good looking, handsome. Anything special you want to do for future? What job? نازانم What job? What job? بلا من ترجمة دەکەنەوە. Engineer. حەزی لێ ببێتە مهندس. باشە زۆر باشە دەستەکانت خۆش بێ تۆ شتێکی خۆش بۆ من ناگێڕیتەوە؟ شتێکی خۆش بژێرەوە ئێرە لێرە دەتێ بجێرەوە لە ئوسترالیا تێ بجێرەوە شتێکی خۆشتان بەسەر نەهاتووە لە ڕێگا؟ نازانم شەرم ئەکا ئەوە باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون باشە تۆ سێ سیفەتی هاوسەرەکەتم پێ بڵێ سێ سفەتی گەڕاندەگەڵی زۆر خۆشە کوڕێکی زۆر سادقە زۆریش بابێکی باشە ئەلحەمدولیلا زۆر باشە ئەگەر پێت بڵێم سیفەتێکیم پێ بڵێ کە لە لای تۆ خۆش نەبێ بۆ نمونە ئەو سیفەتەی هەبێ بڵێ
لە پڵ ئەو هەموو سیفەتە باشە هەیەی خۆزگە و سیفەتەشی نەبووایە ئەو سیفەتە خراپەی نەبووە بەرەک شپرزە ناوەڵە زۆر لە داینانێت نا وەلی شتێکی لە جێ خۆی دانانێتەوە ئەو عادەتی پیا و هەمووی وایە ینی بالضبط نام شتێکی زۆر باش شپرز نەبێ پیاو هەیە شپرز نەبێ ئەوە عادەتی شتێک لێرە دانەی دووبارە لە شوێنێکی خۆی دانانێتەوە باشە تۆ سێ سیفەتی هاوسەرەکەتم پێ بڵێ خواردنی زۆر خۆش سازەکە سەفەر لەگەڵی زۆر خۆشە دوایش زۆر ئاگای لە مناڵەکانە بەخوا باشە ئیشەڵڵا خۆی گەورە بۆ یەکتریتان هەر بێڵێ ئیشەڵڵا زۆر سپاس بەس ئەگەر من لێتان بپرسم نهێنی هاوسەری خۆشبەخت چییە لە تۆ دەست پێ بکەم جارێکی دی پرسیارەکەت بکەم نهێنی هاوسەری خۆشبەخت بۆ نمونە ئێوە چەند ساڵە لەگەڵ یەکترن چ شتێک گوای کردو ئێوە هەتاوکۆ ئەوەندە ساڵە پێکەوە بمێنەوە بەخوای من دەڵم وەکو ژن و مێردێک هەمیشە لەبێ لەگەڵ یەکتر قسام بکەن و زۆر جوانە ئەگە مشکلێکە بۆ نابێ شەڕی لەسەر بکەیت دەبێت دانیشی قسەی لەگەڵ بکەی ئەو مشکلە حەلکەی ئەمە نەمان کە شەڕمان ناکە لەسەر شت دادێنشین دەمان کودەم حەزم لەوە نییە ئەو دێکم حەزم لەوە نیە داینشی مشکلەکەمان حەل کرد ڕاحەتترین حەل ئەوەیە قبوڵە بۆ نمونە بە ڕێی جیاوازەوە بەڵێ بەڵێ زۆر ئەی تۆ من دەڵم جگال لە هاوسەربوون دەبی ڕەفیقیەک بی هەمیشە ئەڤڵ ڕەفیق بی ئەگەر ڕەفیق بووی ڕازداریەکی هەموو شتێکی جێک ڕاحل دەکەی هەموو کێشێکی بەڕاحەتی دەتوانین پێش ئەوەی کە هاوسەر یەکتر بن ڕەفیق بن پێکەوە مشکلەکان زووتر چارەسەر ئەکرێ وەک لەوەی کە فەرمۆ کاتێک یەکتر و خۆشویست هەموو شتێکیش لێ قبوڵەکەی بەڵام ئەبێ یەکتر زۆر خۆش بێ یەکتر زۆر خۆشویست هەموو شتێک قبوڵەکەی لە یەکتر خۆی عادەتەن لە هەموو شتێک لە هەموو شوێنێک وایە ئەگەر تۆ کەسێک زۆر خۆش بووە هەموو شتێکی لێ قبول ئەەکەی ئەگەر نەتەوێت بۆ نمونەگەر کەسەکەت خۆش نەوێت بچکترین بیانی لێ دۆزی تۆ بۆی کە واز لە یەکتری بێنن بەڵام ئەگەر دوو کەسێکتریان خۆش بووێت گەورەترین بەربەست بێتە بەردەمیان هەوڵ ئەدەم پێکەوە چارەسەری بکەم بۆی لەگەڵ یەکتری بمێنەوە ئەرەوەڵە ئیشەڵا خۆی گەورە بۆ یەکتریتان بهێڵێت تەمەندان درێژ بێ ئیشەڵا باشە با من پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتان من خەڵاتێکی جوان و باشتان پێشکەش ئەەکەم و ئەگەریش نەتانزانی بە پێکەوە چاڵنجەکەکەین باشە؟ با یەکەم جار پرسیارەکە لەو ئەەکەم دواترە گەڕێمەوە بەلایتەوە باشە؟ لە چ بوارێکا باشی پرسیاری گشتیت لێ بکەم؟ هەرچی حەزت لێ باشە زۆر باشە ئەڵێت چ ئاژەڵێک ڕۆژانە 9 خولەک دەخەوێت؟ کەس نییە یارمەتیمدا شتێکم پێ بڵێ؟ ئاژەڵێکم پێ بڵێ؟ نۆبار ئەخەوێ ئەو فکر لێکەمە بزانم خولێک ئەخەوێ؟ 9 دقە خۆی نازانم باشە شتێکم پێ بڵێ هەر ئاژەڵێکم پێ بڵێ بشکم بۆ ئاسانکەم فکرم بۆ هیچ ناچێت من دوو هەڵبژاردەت پێ ئەدەم دوو ئاژەڵت پێ ئەڵم زەرافە پڵنگ نەیگۆڕی زەرافە دەستەکان خۆش بێ وەڵامەکە ڕاستە زەرافەیە باشە تۆ دەستەکان خۆش بێ کێشە نیە مهم ئەوەیە وەڵامەکە بزانی و تۆ لە لای من بەدەست بەتاڵی نەڕۆی باشە و فێر بم شتێکشم نازانی فێر بمەوە ڕاستە دەستەکان خۆش بێ ئەنجا با من پرسیارێک لە تۆ بکەم یان با من و تۆ چاڵنجێک بکەین پێکەوە باشە؟ چ چاڵنجێک بکەم لەگەڵ تۆیە؟ زۆر عەزەتی نەدا؟ باش زۆر باشە کامە ئەو باوکی تۆیە؟ بەڵێ ئەوەش دایکی تۆیە ونیە؟ بەڵێ ئاساییە بێنە ئێرە؟ بەڵێ ئەگە پێیان خۆش ئەوەرە بعد تەواو زۆر باشە وەرە تۆ ژۆرە چۆنی خاتونگیان؟ قوربان دەبم مەمنونم تەشەکر کاشم سپاس باش خاڵە؟ تشکر زۆر مەمنون سپاس نای بەڕێزت؟ ئەسعەت ئەی تۆ؟ مریم مریم؟ باشە مریم خان سیفەتێکی کچەکەتانم پێ بڵێن هەموو سفەتەکانی جوانە هەموو عقل ئارێ و ئەم هەر لە هەم منداڵەکانم زۆر خۆش دەوێن ئەوەش کە دوورە وڵاتە هەر ئیدی خۆشەویستەکەی زۆرتر دوو بەرابرە ئەڵێن کچ باوکی زۆر خۆش ئەوێت بەڵێ وایە؟ کوڕیش دایکی زیاتر خۆشتر ئەوێت تۆ کچەکەتە چۆن خۆش ئەوێت؟ بەخەت هەردوو چاو ئارێ وەڵڵا خۆی گەورە هەردوو چاوت سەلامەت کات و کچەکەش سەلامەت کە ئیشەڵڵا زۆر سپاس هەر چەندی خوا حەزی دەکا بە ڕوحمە
هەمیشە دەفکری مەدابوو هەمیشە دووری ناخۆشە ونیە ئەرێ وڵڵا گەلێک ناخۆشە بەس سەبارەت بۆی کە بۆ خۆی هەڵی بژێردەوە مەش تەحملی دەکەین خۆی چۆ بەدەی شەریکی حیاتی خۆی کەوتووە خۆشببختیکەمان دەوێت هەر خۆشببختی دایک و باوکیش هەر خۆشببختی منداڵی خۆی ئەوێت ئیشەڵڵا خۆی گەورە سەرکەوت و سەرفراستان کە ئیشەڵڵا تەمەتان درێژ بێ ئیشەڵڵا خۆی گەورە بۆ منداڵ و تۆش بۆ دایک و باوکت بێڵێ ئیشەڵڵا زۆر سپاس دەستی وش خۆش بێت تەشەکر وەرە بزانم بەبێ ئەوەی سەیری مۆبایلەکەت بکەی ڕێژەی شحنەکەیم پێ بڵێ ڕێژەی شحنی مۆبایلەکەی شارژی مۆبایلەکەم احتمالاً 70% بینی 60 تا 70%. ئۆکەی با ببینم وەری ئەگرم کێشەنیە لە 70 تاوەکو 60 زۆر نەمزانێت تا بەس ئەگەر شاشەکەیم بۆ ڕوو ناکەی من بە کامیرەی پیشان بدەم اوكي 35 بس من نامێتەوە ها بە دەست بەتاڵی لێرە بڕی باشە خۆشەویستن ڕەفیقت لێرەیە یان لە شوێنێکی ترە خۆشەویستن ڕەفیقم وەڵاویش لە ئوسترالیا لەلام بەڵێ ئێستا مەجال ئەبێ بۆ نمونە بە کاتی ئێمە تەلەفۆنی بۆ بکەی کە تۆ پێی بڵێ بۆ نمونە باشترین ڕەفیقە لە ژیانی تۆیە دوێنێ شەوی ستۆری دانابوو کە من باشترین ڕەفیقم لە ژیانیدا بگەڕێەوە زۆر دڵتەنگتم ساعتی دوو شەو سێ شەوە لەوێ ئەوان خەوتونە بەڵام ستۆری بۆ ناردووە حەزوو لێ ستۆریکەی ببینە نانە کێشە نییە هیچ کێشە نییە با من شتێکی تر لەگەڵ تۆ تاقی بکەمەوە بەرواری لەدایکبوونی هاوسەرەکەت بە دەقیقەن ڕۆژی لەدایکبوونی 1954 ئەوەی بە قەولی ئینگلیسی دەڵێن تاریخ تەوەلودی دایکی یا خۆی ئەمنەوە دایکیم کورد بزانێ دایکیم ئینەنکیش مەزانێ بۆ خۆی خزمن ئێوە ئەی چۆن گەشتنەیەک لە تەریقە و ڕەفیقم کە زۆرم خۆش دەوێت ینی بەهۆی ڕەفیقێکتەوە ئێوە یەکسریتان ناسیوە خزمێکی ئێمە کە ڕەفیقی بوو بووکی خاڵی من ئەبوو ڕەفیقی شەیدای ئەمێ پێکەوە ئاشنا کرد دوای قسەمان کرد ماوەی باوکیشی لێرەیە 5 مانگی قسەمان کرد و دوای ئیدی ئەمن هەر بەتەمان نەبووم بچمەوە بۆ کوردستان بەڵام لەبەروی ئیدی چوومەوە و مەجبوری دێ با عیشقەوە چینەوە بەخۆشی ئەیدی چوینەوە و ئیدی دایک و باوکێمان قبول کرد و ئیزنیاندا کە ئەمە لەگەڵ یەک هاوسەرگیری بکەین باشە دەستەکانتان خۆش بێ ئیشەڵا خۆی گەورە بۆ یەکترتان پێڵە و تەندروست باش بن ئیشەڵا زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن خاتون جان تۆ لەلایەن ڤێرزڕۆچەرەوە چەند پرۆداکتێکی تێدا توانی بەکاری بێنێت و سوودی لێ وەربگریت و هەروەها لەلایەن سنتەر پۆینتەوە بە بڕی 15,000 دینار لەناو فامیلی مۆڵ دەتوانێت بچی بازاری خۆت بکەی لەوێ دەست خۆش زۆر سپاس لێوە زۆر سپاس لە فامیلی مۆڵ تەشەکر لێکێ تش خۆش بێ سپاس دەکەم مەمنون بابەتی دیارەکە زۆر سپاس پیرۆز بێ بەخۆشی بەکاری بێنێ دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس سلااوت لەبێت سلااو لە تۆش بەخێراتی بۆ فامیلی مۆڵ سپاس مەمنون سەلامەت بێ ناوی بەڕێزت محەممەد لوقمان کاک محەممەد لەگەڵ مانگی ڕەمەزان ناچۆنی الحەمدوللا وا لەگەری دەڕۆین چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە وڵڵا ناوەنەوە سەردانی دەکەین بازاڕی دەکەین لە فامیلی مۆڵ داشکان نوشتیان کردووە بۆنی جژن ڕەمەزانەوە ئیدیۆها سەردانی دەکەین ناوە لەگەڵ کێ هاتووی وڵڵا هەر خۆماتوو بەتەنیا باشە بوو بتەنیا وڵڵا بڵێم چی ڕەفیقەکانم داوامشتیان هەبوو نەیانتوانی باشە ڕۆژانە بچی و خەریکی وڵڵا هەر دەوام و خوێندنەوەوانە تابیت لە چ مەرحەلێکی پۆلی 12 پۆلی 12 لەگەڵ خوێندن ناچۆنی الحەمدوللا باش وا لەگەری دەڕۆم ڕەمەزان و برسی و بەڕۆژ و خوێندن و ناوەڵە باش الحەمدوللا بەڵێ باشە تۆ ئێستا کە لە پۆلی 12 حەزەکەی کە دەرچووی چ قسمێک وەرد بگرێ یان خۆت بۆچی هەوڵ ئەدەی وڵڵا هەر قسمێک بێ مشکلە نیە قسمەتی خوایە ئەمە زانستی یا وێژەی وێژەیمە بەڵێ ئەوانەی کە وێژەین زیاتر حەزەکان ببنە پارێزەر لەگەڵ ئەوەی تۆ ئینشاءالله لە ئاواتمە ئینشاءالله بە دەرەجەیەکی باش قسمەتت بێت شتێکی خۆشم بۆ ناگەڕێتەوە وڵڵا هیچ وام لە فکردانێ جارێ بەڵێ یعنی ئەوها پرسیارت لێ بکەم و یەکسەر جوابم بدەیتەوە بەڵێ پرسیارت لێ بکەم
پرسیارەکەم ئەڵێت پێغەمبەر چەند ساڵ بوو کە دایکی کۆچی دوایی کرد؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند ساڵ بوو کە دایکی کۆچی دوایی کرد؟ 10 ساڵ بوو؟ نا کەمتر 8 ساڵ بوو. کەمتر 6 ساڵ بوو. یەک کەمتر 5 ساڵ بوو. 5 ساڵ بوو. دەستەکان خۆش بە کاک محەممەد زۆر سوپاس مەمنون بەخێراتی بۆ فامیلی سپاس سەلامەت بی دەستخۆش لێو دەکەم لەو بەرنامە جوانە کەناڵی دیمان هەمیشە پێشەنگ و دەهەنێت سپاس سەلامەت مەمنون. چاوەکانم بەخێراتە گەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن. کاک محەممەد تۆ لەلایەن ماکسەوە بە بڕی 500,000 دینار دەتوانی بازاڕی بکەی هەر لەناو فامیلی مۆڵ ئەو کەلوپەلانەی کە دایانناوە دەتوانانی بچی وەری بکەی. دەست خۆش بێ زۆر سپاس دەستخۆشتانی دەکەم سپاس مەمنون. سەلامەت. سەرچاوەکانم بەخێراتی. سڵاوت لەبێت. سلام لەتۆش. چۆنیت؟ خۆش سپاس دەکەم چاچی سپاس. لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی؟ ئەلحەمدولillah زۆر باشم بەتەماکوە خۆش سپاس دەکەم لە ناوی بەڕێزت؟ تاها. کاک تاها ڕۆژانە بچێ خەریکی؟ بەخوای ئەم بەخۆم فەرمانبەرم دایسمەنە دەوامێ و دانیوانش دێنە مارێ هەندێکی سرعەت دەکەین و شتێکی مارێ هەبی پێویستەکەی بدەسین دەکردن دێنەوە مارێ. لەگەڵ مانگی ڕەمەزان تین و برسی دەوام ئەەکەیت کە هاوڵاتیان دێن سەردانی ئێواکان عەسەبیتان ناکەن؟ باشە باش وەڵڵا. ئەرێ داوامەکەش ئەوەندە کەم بووی تۆ ئێستا ئەرێ وەڵا کەم بووی تۆ ڕۆژێ تقریباً 3 ساعتە داوامەکە بە 4 ساعتە کەم بووی تۆ لەبەوەی لە مانگی ڕەمەزان کەم بووی تۆوە. کاک تاها مانگی ڕەمەزان وا بەڕێ ئەەکەین. هەتاوەکو ئێستا هیچ کەسێک هەبووە بەهۆی تۆ عاجز بوو بێ؟ نەخێر کەس نەخێر. هیچ کەسێک هەبووە دڵی تۆی عاجز کردبێ؟ بینتان نەما بێ ئێستا؟ ڕەمەزانێ؟ نەخێری ڕەمەزان. ناوەڵە شتێکی وەها نییە. میچینە هەبێ بەس ئێستا نییە لە مانگی ڕەمەزان نەبووە. هەر کەسێک بۆ نمونە دڵی تۆ عاجز کردبێ یان تۆی بێتاقەت کردبێ گەردەنی ئازاکەی؟ گەردەنی خۆش و ئازابی هەزار جار بەرێ هەزار جار گەردەنی ئازابی. ئەوەنە منداڵی تۆن؟ بەری. باشە ئەو دوو کچە جوانەکە ورن لای منە چۆنیت؟ باشم. باشیت؟ ئەی تۆ چۆنیت؟ باش. تۆش باشی؟ ناوی تۆ چییە؟ لێنە. لێنا؟ لێنا یانی چی؟ لێنە وڵای نازانم. نازانی؟ ناوی تۆ چی بوو؟ پرژە. پرژە؟ پرژە یانی چی؟ چیاکە لە چۆمان. چیاکە لە چۆمان. پۆلی چەندی؟ حەوت. حەوتی؟ ماشەڵڵا ئەی تۆ؟ سوار. تۆ پۆلی چواری؟ کامتان تۆ گەورەتری ونیە؟ باشە. خوشکی لە خۆت گەورەترت هەیە؟ نەخێر. تۆ کچی ئەو کچی گەورەتە؟ ئەوە کچی گەورەی و بچووکە کوڕیکەمان هەیە کوڕ بەزەوە لە کچەکان ئەوە گەورەتر ئەو لە بچووک. باشە شتێکی خۆشم بۆ ناگەڕنەوە پێشکەشم ناکەنەوە؟ گۆرانیە بەسەراتێکی خۆش نوکتەیەک بێ. ئەو تۆ بەچی پێکەنی کاوەرە بزانم؟ ها؟ هیچ نییە بیگەرمەوە. هیچ نییە بیگەڕیتەوە؟ بەساقە بمەی تۆ؟ های هیچ نییە. ئەخر چۆنە بێ منەوها بەدەست بەتاڵی بڕۆم؟ منیش هەدیێتان ئەدەمێ دواتر چەند خۆم فەقیر کردووە خەڵک گەر عەزت نەبێتەوە پێش ئەوەندە نەڕێتەوە. پرسیارکە. پرسیارتان لێ بکەم؟ باش. ئەی ئەگەر نەتانزانی؟ ئەگەر نەتانزانی شتێکی خۆشم پێشکەشەکەن؟ باش. ها؟ باش. یاڵڵا زۆر باشە. با من پرسیارتان لێ بکەم لە باوکیشتان بە باوکیشتان یارمەتیتان بدە باشە؟ ئەڵێت کامە سوورەتی قورئانە زەواج ئاسان دەکات؟ نازانم وەڵا ناوەڵا. ئەکید ئەوانەش نازانن ئێستا باشە بام پرسیارەکەتان بۆ بگۆڕم باشە؟ یەکەم جار ناوە پرسیارەش زەحمەتە بۆ ئێوە پرسیارێکی گشتیت لێ ئەەکەم بەڵێم چاوی مرۆڤ ڕۆژانە چەند جار دادەخرێت و دەکرێتەوە؟ نازانم ناوەڵا. ئەڵێ چاوی مرۆڤ لە ڕۆژێکە چەند جار دادەخرێت و دەکرێتەوە؟ نازانی؟ ئاسانکاریتان بۆ ئەەکەم باشە؟ کەمتر لە 8,000 جار یان زیاتر لە 8,000 جار؟ یەکێکتان وەڵامێکم پێ بڵێن. زیاتر؟ کامەیانە؟ زیاتر لە 8,000 جار یا کەمتر لە 8,000 جار؟ زیاتر. زیاتر؟ ئەی تۆ؟ زیاتر. تۆش زیاتر؟ زۆر زیرەکەن. خۆتان ڕزگار کردەوەها. دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە زۆر سوپاستان ئەەکەم لەکوێوە هاتبوون؟ مە لە هەولێرە مارمان زۆر باشە بەخێر بن سەرچاوەکانم ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ ئێوە حەسان لە چ خواردنێکە زۆر وەرە پێشە وەرە پێشە وەرە پێشە وەرە پێشە تۆش
ماسي ماسي مش حزم زور لماسية أي تو تكا تكا قشت ناتكا بس تكا ای گوش دیا مریشک مريشك مریشک زور باشا من ئێستا ئەپێکتان پێ ئەدەم ئەپی لە زوو ئێوە توانن لەگەڵ باوکتان دواتر ئەپەکە دابەزێنن بە بڕی 15,000 دینار خواردن لێ بە خۆڕایی داوا بکەن باشە بە خێراترین کاتیشە کاتە بەردەستان و هەروەها لە سکیچەرەوە کیدز شووس هەیە پێڵاوێکە بۆ منداڵەکان دابینیان کردووە ئیتر چ بۆ تۆ بوو چ بۆ تۆ بوو فەرقی نییە ئێوە تۆم چن لێ وەری بگرن باشە وهروها لەلایەن هۆم ئیستەمبوڵەوە بە بڕی 15,000 دینار دەتوانی بچی بازارە بکەیت لەناو زۆر سپاس سپاسانەکەم سپاس زۆر سپاس سەر چاوەکانم بەخێراتی زۆر سپاس بەخێراتی سڵاوت لەبێت سڵاو لە توش بێ سەرچاوم بەخێراتی بۆ فامیل سەلامەت بێ سپاس دەکەم نای بەڕێزت ڕێدار کاک ڕێدار بۆچیەوە بتەنێ دانیشتووی وڵای لەبەوەی بەڕۆژی بووم لێرە بکان گوت پیاسەش بکەم بەتەنیا هاتووی بۆ ئێرە هەرێوڵە فامیلی مۆڵت پێ چۆنە تۆ لە خۆشە هەرێوڵە لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی وڵای باشم الحەمدوللا هەرێوڵە باشم ئینشەڵڵا هەر باش بیت تۆ چ پیشەی وڵای لە سکورتیمە ڕۆژانە بۆ مەشغوڵی بەرێ بیانیان بەرێ دواتر چیەکەی کاتی خۆ چۆن بەسەر ئەبێ شەوانیش جەمێرە هەرێوڵە هەموو کاتێک دەی بۆ فامیلی مۆڵ نا بەش ئێوارە نا ینی هەموو شەوێک تۆ دێما هەرێوڵە شتێکی فامیلی مۆڵ وای کردە تۆ هەموو شەوێک بێ بۆ ئێرە وڵای بەس هەر پیاسەکردنەکە هەرێوڵە لەمارە نەحێەوە ناهەڵە دەستەکانت خۆش بێ هیچ شتێکی خۆش نییە بۆ منی بگەڕیتەوە تۆ ناوەڵە نازام سپاس نازم وڵە ناوەڵە سپاس گۆرانیەک نوکتەیەکی خۆش بەسەر هاتێ نازام سپاس ببورە دەستەکانت خۆش بێ زۆر باشە مانگی ڕەمەزان واتاو ئەبێت باشە هیچ کەسێک هەبووە بۆ نمونە تۆ عیلاقەت لەگەڵی نەمابێ نا نا ناوەڵە تۆ گەردەنی ئازانەکەی نانە کەسێک کەس نییە نا کەس نییە ناوەڵە ناوەڵە لەگەی هەم کەسێکی باش هەیبم نییە هەرێوڵە زۆر سپاس باشە بە من پرسیارەکە دەبکەم ئەگەر زانیت بیتە خاوەن خەڵات ئەگەریش نام من و تۆپێکەوە چاڵنجەکەکەین باشە ئەڵێ چ پیتێک زۆر لە قورئانی پیرۆزدا هاتووە یاخود دووبارە بۆتەوە وڵای ئەوەی نازام ناوەڵە نازام باشە تۆ هیچ شتێکە نازانی ئێستا من چی بکەم وڵا نازام وەی ناوەڵە چی بکەم پرسیارەکە بۆ بگۆڕم بگۆڕە ئەگەر ئەوەشیانت نەزانی چێشە نییە هێز لە گۆڕێن دەچێت باشە گەورەترین ئاەت لە قورئانی پیرۆزدا کامەیە وڵاهی نازام بخوای دەیگۆڕی جارێک دوو باشەوە پرسیارەکەت بۆ بگۆڕم لەشی مرۆڤی ئاسایی سەدا چەندی ئاوە چەندی ئاوە لای ئەوەش نازانم باشە هاوسەرگیریت کردووە؟ نا نەخێر ئەمڕۆ نەهاتە بۆ من لەگەڵم باشە ڕێژەی شەحنی مۆبایلەکەت شەحنی مۆبایلەکەت ڕێژەی چەندە بەبێ ئەوەی سەیری بکەین لەوانەیە 92 باشە با بیبینین بزین ئەوەندە چەندە ئەگەر لەسەرەوە سیر بکەیت ئەوها 72 ئەوشان عنی ئێستا چی بکەین چی بکەین ئێستا مەپەکەوە كيف خذ احتياجها احتياجها دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس مەمنون بەڵام من ناهێڵم تۆ بەدەست بەتاڵی لێرە بڕۆیت ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن تۆ لەلایەن ئەپی لە زووەوە بە بڕی 15,000 دینار دەتوانی ئەپەکە دابەزێنیت و داوای خواردن بکەی بە خۆڕایی زۆر سپاس دەکەم بارەی بەس دەست سڵاوت لەبێت سڵاو لە تۆش سواس بەخێراتی بۆ فامیلی مۆ مەمنون سواس بەتەنیا هاتوو بێرە لەگەڵ دوو هاوڕێماتم بەڵام لەگەڵ دوو هاوڕێکە هاتووی ئەوان ڕۆیشتنەوە بۆتان بەجێست کێشان ئەمیش دەچم ئێستا باشە نای بەڕێزت محەممەد کاک محەممەد ڕۆژانە بچێوە خەریکی وەڵا کاس بوو کاسبی ڕەمەزان چۆن ئەڕوا لە لای تۆ وەڵی باش و خراپ و ڕاستی
تینو برسی لەبەر ئیش یعنی ناخۆشە پانزە ڕۆژەکە یەکەمی زۆر خۆش بوو جەو فێنک بوو باران ئەباری بەزستە و چەند ڕۆژە گەرمە تینو برسی ئەبی لە ئەنا ڕەمەزانی ئەوسا زۆر خۆشە ینی لە جەوەکی تا ڕادەیەک باشە باشە لەناو بەهارا بوو خۆشە بەڵام بەهارەکەمان نەبووە قەینا بە جەژنە بەتوانی بڕێتە دەرەوە دەچمەیش ئیش بەڵێ ئیشەکەت بە ڕۆژە بە ڕۆژە ڕۆژ و شەوە ینی زۆر باشە هیچ ئۆفت نییە داوام لە دەرێ لە بەسڕایە زۆر باشە شەم جارەکی ژڕۆژ لە ساغ بە ئیشەڵڵا ماندوو نەبی باشە هیچ شتێکی خۆش نییە بەسەر تاکبی بووم بگەڕیتەوە وەڵی بەسەرات زۆرە بەڵام کەلچیەوەی نییە زانی پرۆگرامێک ئێمە ئەومای کە سوورەکەیە زانم زۆر باشە هیچ تێبی نییە هیچ شتێکت نییە لەسەری زۆرم دیتە بەس قەینا پرۆگرامی ئەم جارەمان جیاواز ئەبدێتەکەی جیاوازەوە کوانەی پێشتر ئەوە نییە ناستەکەن زەماتی تیکتۆک ناچێت دەستەکانت خۆش بە کاک محەممەد با پرسیارەکەت لە بکەم ئەگەر زانی تەبیتە خاوەن خەڵات و هەوڵش ئەدەم ئاسان کاریشت بۆ ئەەکەم ئەگەریش نەتزانی من تۆپەکە و چاڵنجەکەکەین باشە بەس نەری بەبەرێ بە ئەوەی نانە ئەومان نییە ئەڵێت چاڵنجەکەم خۆشە زۆر قرس نییە یەکەم جار پەتاتە لەکوێ بەرهەم هێنرا ناوێکم پێ بڵێ ئەگەر هەو بوو پێت ئەڵم هەوە ئەگەر هەو نەبوو هەر نەتزانیم من لە بینی دوو ناوە لە بینی دوو شارە اختیاراتت بۆکەم ناوڵە پێم بڵێ ئەوە بە یەکسەر پارۆکەت بە ئیسراحەت ئەوێت نامێتن باشە لە بینی ئوسترالیا و پیرۆ یەکێکیانم باڵ بژێن بە ئوسترالیا بیتێ زام هیچ شان نییە چۆن من چۆن پرسیارم لە کردووی وڵی جارەخینمەوە لە سەری دەرێتن لای ئەوەیە لای چاینەوە ئەو لایە نازم پیرۆ یان ئوسترالیا بە ئوسترالیا بیتە ئەی بۆ تو بە قسەی خوشکی خۆت ناکەیت و بیگۆڕی بیکەیتە پیرۆ وەڵامەکەت ڕاست دەرچێ و من بتکەمە خاوەن خەڵات و بە دەست بەتەڵی لای من نانە بە ئوسترالی بەگە غەڵەت بیتن یانەوە بیتن احتیادیە ئەخر غەڵەتە غەڵەتەوە دەستی تۆش خۆش بێ زۆر سپاس مەمنون باشە با من چاڵنجێک لەگەڵ تۆ بکەم باشە لە خلالی یەک خولەکە سوێندم بۆ مەخۆ باشە دەقم بۆ بگرەوە کاک شکار دوێنێ لەگەڵمان نەبوو ئیشمان زۆر زەحمەت بوو بەس ئەمڕۆ باشە هاتووە قەینا دوای یەکتری بدۆزنەوە مۆبایلێ سۆشیال میدیا فراوانە تەواو باشە نایە بەڕێزت محەممەد کاک محەممەد ئەگەر بچتە بیابانێک باشە هیچی لێ نەبێت پەرداخێک ئاو و پەرداخێک شەربەتی لێبێت کامیان هەڵە بژێری هیچیان لێ نییە ئەو پەرداخ ئاو شەربەتە لەکوێ هینە ئەڵم هیچی لێ نییە ئەڵم هیچی لێ نییە پەرداخێک ئاو و پەرداخێک شەربەتی لێە نابێت تەنها پەرداخ ئاو شەربەتی لێ ئەوە قەینا چیان هەر دەبژێرم ئاو گوێت لێ بۆ پێشترونیە نا تازە گوێم لێ بۆ ئاو هەر دەبژێرم ناخر تو جۆت لێ بۆ گەر جۆت لێ نەبوو بێ وها باسانی وەڵامەکە نادێت ئۆکەی تۆ ئێستا وتت ئاویان شەربەت من ئاو هەر دەبژێرم بۆ ئاوەکە هەڵە بژێری ینی عەزم لە ئاوە خۆ شەربەتەکە شەر بە ئاو دروستەکە تێنی زیاتر دەبی لە بیابانی زیاترە بێ خۆ شەربەتیش ئاو ینی شەربەتیش تینوێتیە شکێنێ ئۆکەی هەردووشی دەخۆم هەردووکێ خۆیتەوە ناکرا بە یەکێکیان هەڵبژێری ئاو ئاو تاو دەستەکان خۆش بێ زۆر سپاس کاتەکەشمان تاوا بوو زۆر سپاس کاک محەممەد دەستەکان خۆش بێ بیکە دوو دقە احتیادیە خۆش بێ زۆر سپاس دیارە سوێن ناخۆی زۆر وەڵا کەم گوتم وەڵا کەم خۆی ئەو وەڵایە شەر سوێندا سوێندە بەڵام ئەگە تو ئەگەر لە خۆت بیتن نا دەتانی کاک محەممەد لە ماڵی خواردن داوا ئەکەن یان زیاتر لە ماڵی خواردنەکان تەڵەبیاتمان نییە ئەمە هەمووی خواردنی مارێ شفتێ دۆرمە کەفتە بریانی کەفمان بۆ خواردنە کوردەواریانە دێتن خوشکت هەیە لە ماڵێ؟ نا نیتە؟ خوشکم هەیە لە ئەوەیە لە ماڵی مێردی خۆیتی ینی بەس خوشکت هەیە؟ بەڵێ بەڵێ هیتم یەک دانەیە؟ دوو دانەیەک بچووکە زۆر باشە تەواو دەستەکان خۆش بێ ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن
من خەڵاتێکم لەلایە دوو خەڵاتم لەلایە دانەیەکیان تایبەتە بە خۆت لەلایەن ئەپی لە زوو دابینکراوە بە بڕی 15,000 دینار ئەپی لە زوو هەیە دەتوانین لە ڕێگەی و بارکۆدەوە کە لە پشتی هەیە هەم مینوەکە ببینین بەڵێ خواردنەکە لەوێ داوا بکەیت ئەوەش بەرەو بۆ خوشکەکەت مانگۆیە لەناو فامیلی مۆڵ جلوبەرگ و پێداویستی ئافرەتانی لێیە دەست خۆشبی زۆر زۆر سپاس بەڕێزێ بەخێراتی سەرچاوەکەم دەست بینەرانی دیمەن تیڤ من بەم شێوەیە کۆتاییم بە پرۆگرامی ئەمڕۆی مایکە سوورەکە هێنا بە هیوام بوو بێتە جێگەی چێژ بۆ هەموو لایەکتان سفرە و خوانی هەموو لایەکتان ڕازاوە بێت هەتاوەکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە بمێنن هەر شاد بن.